لەسەر نەوت ڕێکەوتنە کراوە کە وەزارەتی سامانە سروشتەکان بەڕێز وەزیری سامانە سروشتەکانی باسی کرد لە بینی کۆمپانیاکان و وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان ئینشاءالله بابەتی هەناردەکردنەوەی نەوت بە زووتری کات دەست پێکات لەسەر مەوزوعی داهاتی ناوخۆ خۆتان نەزانن چۆتە مەجلیسی دەولە لە مەجلیسی دەولەی ئەمڕۆ کۆبوونەوەی کرا بەڵام کۆبوونەوەکەیان تەواو نەکرد کەوتەوە بەیانی ئینشاءالله بەس دەوێت قەرارەکە دەرچێ یاخود خۆی قەرار نییە ئەوەی ئەوێ ڕە و سەرنجە ڕە و سەرنجی خۆیانێنەوە بە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەبێت ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری لێبا بەداخەوە گەرەم ڕۆ دەرچوایە ڕاوسەرنجی خۆیان باە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق تاوەتویە کرا چونکە ئەمڕۆ کۆبوونەوەیان هەبوو بەس هیوادارم وەزیرە کوردە بەڕێزەکان لە بەغداد زەختێک لەوە بکەن کە کۆبوونەوەیکی تایبەتمەند لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ بابەتە بکرێن جا یاخود پێنجشەمە یاخود سەرەتای هەفتەی داهاتوو بێتە چارەسەر بنەڕەتی بۆ پرسی موچە بەتەکید ئەمە بۆ مانگی حەوت و مانگەکانی داهاتوو بۆ تا کۆتایی ئەمساڵ حکوومەت ئەوە ماوەتەوانێت نزیک بوونەی باش هەیە ماوەتەوانێت کە جارێکی تر یەکێتی و پارتی کۆببنەوە لەسەر بەتەکید بەم جوانە ئینشاءڵڵا کۆبوونەوە کرێت و نزیک بوونەوە هەیە لە یەکتری و تەنها ماوەتوانێت لەسەر هەندێک پۆست یەکلا بێتەوە زۆر دەست خۆش بێت.